مسلمانانی خۆشەویست گەلانی بەشەرەفی ئێران خەڵکی خەباتێری کوردستان میوانانی بەڕێز 25 جەراوێژی 1364 ساڵ لە دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران حیزبی پێشڕەوی گەلی کورد حیزبی کرێکاران و جووتیاران و ڕووناکبیرانی شۆرژێر ڕادەبێت. کۆمیتەی ناوەندی بە بۆنەی 25 گەلاوێژ جێژنی دامەزرانی 40 ساڵەی حیزبی دموکراتی کوردستان لە هەموو گەلانی ئێران لە گشت خەڵکی کوردستان لە ئەندامانی تێکۆشەری حیزب و لە پێشمەرگە نەبەزەکان پیرۆزبایی دەکا و هیوادارە کە ئەم ڕۆژە پیرۆزە سەرەتای سەرکەوتنی تازە و بەرچاو بەسەر ڕژیمی کۆنەپەرستی خومینیدان. ڕاستڵاو بۆ گیانی پاکی هەموو ئەو شەهیدانە بنێرین کە لە ڕێگای دێمۆکراسی و خودموختاریدا گیانی خۆیان بەخت کرد بۆ ئەوە گەلی کورد سەربەرز و ئازاد بشین. ئەم سڵاوە بە تایبەتی پێشکەشە بۆ یەکەم شەهیدی گەورە پێشەوە قازی محەممەد دامەزرێنەری حیزبە خۆشەویستەکەمان و دوا شەهیدی گەورەمان ئەندامی کۆمیتەی ناوەندی کەریمی ئەجا. هەروەها سڵاو لە زیندانیانی سیاسی ڕۆڵە بەشەرفەکانی گەل دەکەین کە ئەشکەنجە و ئازاری دژمن نەیتوانیوە وەی بەردیان بشتێنێ و لە بەندیخانەکانی ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیدا ئازایانە بە خەباتی خۆیان درێژە پێدەدەن. حیزبی دموکراتی کوردستانی ئێران ڕێگایەکی دوور و درێژی بردووە، ڕێگایەک کە پڕ بووە لە تەنگ و سەرمە، لە هەوراز و نشێو، لە شکست و سەرکەوتن، بەڵام هیچ هەڵ و مەردێکی سەخت و دژوار و هیچ سەردەمێکی ڕەش نەیتوانیوە پێشگیری لە درێژەدان بە خەباتی حیزبەکەمان بکە و ئالای بەردی ئەم خەباتە هەر شەکاوەتەوە. بە ماوەی 30 ساڵی ڕابردووە حیزبی دموکرات 15 مانگ خەباتی ئاشکرای کردووە، 11 مانگ دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بووە، 32 ساڵ و 2 مانگ لە هەلوبەردی نهێنیدا تێکۆشاوە و 5 ساڵ و 8 مانگیش خەباتی چەکدارانەی سەرانسەری کوردستانی بەڕێوە بردووە. خۆی ئەم ڕابردووە نیشانەی زیندووبوونی حیزب و بەرهەت و ڕەوابوونی ئامانجەکانی. 40 ساڵی تەواوە حیزبی دموکرات لە پێناوی دموکراسی بۆ ئێران و خودموختاری بۆ کوردستان لە خەبات دەکات. 40 ساڵە ئەم ڕێگا ڕاست و درستەی گرتۆتە بەر و لێیدا نەداوە. 40 ساڵ تاقیکردنەوەش ڕاست و دروستبوونی ئەو ڕێبازە سیاسیەی حیزبی دموکراتیان ئیثبات کردو. ئەو ڕاستیە هەم نیشاندەری ڕادەی بەرزی مەسئولیەتی سیاسی حیزبی دموکرات و هەم یەکێک لە هۆیەکانی بنەرەتی خۆشەویستی ئەم حیزبە لە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان. حیزبی دموکراتی کوردستان لە ڕۆژی 25 گەلاوێژی 1324دا لەسەر بناغەی کۆمەڵەی ژێکاف کە 3 ساڵ پێشتر تێکهاتبوو دامەزرا. تێکهاتنی حیزبی دموکرات پێویستیەکی مێژووی بوو. لەو کاتەدا حیزبێکی دموکرات و شۆڕژێر پێویست بوو کە بەرنامەیەکی ڕوونی دموکراتی هەبێ و بتوانێت بزووترەوەی پان و بەرینی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڕێوە بێت. ئەو بزووتنەوەیە بخاتە نێو ڕێبازێکی دموکراسی و پێشکەوتن خازانە پەیوەندی پتە و لە نێو دوورانەوەی دموکراسی میلی خەڵکی کوردستان و سەرانسەری ئێران تێک بێنێ و لەگەڵ خەباتی گەلانی ئازادیخوازی جیهان دژی فاشیزم گرێدرا. هەر لەو کاتەشدا خۆشی بۆ وەرگرتنی دەسەڵاتی سیاسی ئامادە بکات. حیزبی دموکرات هەموو ئەو ئەرکانەی بە چاکی جێبەجێ کرد. بێگومان گەورەترین بەرهەمی خەباتی حیزبی دموکرات لەو سەردەمەدا پێکهاتنی یەکەم کۆماری خودموختاری کوردستان لە مێژووی نەتەوەکەماندا بوو. کۆماری کوردستان کە تەنیا 11 مانگ ژیا
بۆ یەکەم جار زۆر لە داخوازە لە مێژینەکانی گەلی کوردی هێنایەتی زمانی کوردی کرا بە زمانی ڕسمی ڕۆژنامە گۆواری کوردی بە شێوەیەکی تا ئەو کاتە نەدیترا و بڵاو کرایەوە سەعات و شانۆی کوردی پەیدا بوو بەگشتی فەرهەنگی نەتەوەی کورد گەشایەوە ژنانی کوردستان لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتیدا بەشداریان کرد و یەکێتی ژنانی دموکراتی کوردستان دامەزرا هەروەها داوان بایەقێکی زۆریان درایە یەکێتی لاوانی دموکراتی کوردستان دروست بوو و گۆواری خۆیان بەناوی هاواری نیشتمان بڵاو کردەوە سوپای ملی کوردستان لە هێزی پێشمەرگە ساز بوو و بۆ یەکەم جار وشەی خۆشەویستی پێشمەرگە ڕەسمیەتی پێدا کرد و شوێنەوارێک لە ئەرتشی شاهنشاهی و پۆلیس و ژاندارمەری نەما ئەمنیەت و ئاسایشی ئەو بەشەی کوردستان کە لەژێر سێبەری کۆماری خودمختاردا بوو بە تەواوی دابین کرا بێگومان دەستکەوتی هەرە گەورەی کۆماری کوردستان ئەوە بوو کە بۆ یەکەم جار دەری کورد چارەنووسی خۆی بەدەستەوە کرد تامی ئازادی چەشت و هەستی بەوە کرد کە لەژێر دەستیدا نەماوە و وڵەوڵەوەت لە وڵاتی خۆیدا بێگانە نییە بە هێرشی لەشکری شاو پشتیوانی ئیمپەریالیزمی ئەمریکا و ئینگلیز لەبەر کردی نێوخۆ و یارمەتی نەدانی یەکێتی سۆڤیەتی کۆماری کوردستان تێکشراو لە نێو بەڵام ئەو کۆمارە لە ئاسمانی تاریکی ژێردەستی چەند سەد ساڵەی نەتەوەی کووردا وەک ئەستێرەیەکی پرچەنگدار دەدرێژێتەوە و هەر ڕێز و ناکەری خەڵاتی دواڕۆژمان سەردەمی ڕەشی سەرڕۆیی پاشموخانی کۆماری کوردستان نەیتوانی پێشتری لە قەرە ئەستاندنی خەباتی حزبی دموکرات بکات ڕاپەرینی جوتیارانی ناوچەی موکریان لە زستانی ساڵی 1331 سەرکەوتنی کاندیدی حزب لە هەڵبژاردننی مەجلسی حەوزە لە مەهاباد لە ساڵی 1331 بەشداری بەرینی خەڵکی کوردستان لە خەبات بۆ ملیکردنی زلعەتی نەفت و خۆپیشاندانەکانی خەڵک لە ڕۆژەکانی 25 تا 28 گەلاوێژی 1332 بەرونی نیشانیاندا کە هێزێکی مەزنی دێمۆکراتی لە نێو دەرگی کۆمەڵی کوردەواریدا بەری دەکرێت و تەمەنی یازدەمانگەی کۆماری کوردستان چ شوێنەوارێکی شۆڕژێرانەی گەورەی بەدەشتێت بە سەرکەوتنی کودێتای دژیگەری 28 گەلاوێژی 1332 کە ڕاستەوخۆ لەلایەن ئیمپەریالیزمی ئەمریکاوە بەرەوچوو و ئیمپەریالیزمی ئینگلیز و هەمەرەداشا و دەربار و ئەفسەرانی پۆلەپەرستی ئەرتش و ئەو باش تێدا بەشدار بوون دیسان سەردەمێکی ڕەشی دیکتاتۆری دەستی پێکردەوە بەڵاوەی 25 ساڵ سەردەمی ئیستیدادی شاهنشاهیدا خەباتی نهێنی حزب هەر درێژەی هەبوو لەو ماوەیەدا هەزاران کەس لە ئەندامان و لایەنگرانی حزب زیندانی کران و ئازار و ئەشکەنجەدران لە کوردستان وەدەرنران و ئاوارە بوون بەیان ڕۆڵەی خەباتیەری حزب ئێدام کران بەڵام تێکۆشانی حزب هەرگیز ڕانەوەستا لە ساڵی 1334 یەکەم کۆنفرانسی حزبی دموکراتی کوردستان بریاریدا پەیوەندی تەشکیلاتی خۆی لەگەڵ حزبی سوێنی ئێران کە لە ساڵی 1331ەوە پێک هاتبوو ببسێنێت و لە هەموو کاروباری سیاسی و تەشکیلاتی خۆیدا سەربەخۆ بێت بەداخەوە بەهۆی دوورانەوەی غێرەمەسئوولانەی هەندێک لە بەرەوبەرانی حزب لە ساڵەکانی 1339 تا 1340 حزبی دموکراتی کوردستان سەربەخۆیی بریاردانی خۆی لەدەستدا و زۆربەی تەشکیلاتەکەی کەوتە ژێردەستی بەرەوبەری پارتی دموکراتی کوردستانی عێراق بەڵام دیسان هەندێک لە ڕۆڵە شۆڕژێرەکانی حزب کە کۆمیتەی شۆڕژێری حزبیان پێکهێنا بوو نەچوونە ژێرباری ئەم سیاسەتە سەرکە و لە ساڵەکانی 1946 و 47 بەڵاوەی 18 مانگان لە ناوچەکانی سەردەشت و بانە و موکریان شەرێکی تەکرارانەیان دژی ڕێژیمی دژیگەری شاهنشاهی بەرپا کرد زۆربەی ئەندامانی ئەم کۆمیتەیە هاتووە هەناسە شەریان کرد و لە ڕێگای ئازادیدا قارەمانانە شەهید بەرەوبەری جوڵانەوەی کوردستانی عێراق لەو کاتەدا سیاسەتێکی دژمنانەی بەرامبەر لە جوڵانەوەی حزبی دموکراتە کوردستانی ئێران گرتە پێش بۆ سەرکوتکردنی خەباتی تەکدارانەی کوردستانی ئێران ڕاستەوخۆ لەگەڵ ڕژیمی شاهنشاهی هاوکاری کرد زۆر لە کادرەکانی حزبی لە کوردستانی عێراق گیران و تەسلیمی ڕژیمی شاکران و هەندێکیشیان کوژران و مەیتەکانیان تەحویلدران کۆنفرانسی سێهەمی حزب کە لە ساڵی 1350 نقطە گۆرانێک لە مێژووی حزبی دموکراتی کوردستاندا
ئەم کۆنفرانسە هەم ریزەکانی حزبی یەکسەر هەم حزبی لەژێر نفوذی پارتی ڕزگار کرد و هەم بەرنامەیەکی ڕوون کە نێوەڕۆکی لەگەڵ یەکەم بەرنامەی حزب هەماهەنگ بوو بۆ حزب داعش. کۆنگرەی سەهەمی حزب لە ساڵی 1952 ڕێبازی کۆنفرانسی سەهەمی پەسەند کرد و کۆمیتەی ناوەندی حزبی هەڵبژار. بەم شێوەیە حزبی دێمۆکرات ڕێبازی ڕاست و دروست و شۆڕژێرانەی خۆی زیندوو کردەوە کە ئێستاش هەر لەسەری بەردەوام. کە شۆڕشی گەرانی ئێران دژی ڕژیمی شا دەستی پێ کرد بەرەوبەری حزبی دێمۆکرات بوو ئەرکی گرنگی لەسەر شان بوو. یەکەم هاندانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئەوە هەرچی بەرینتر و چالاکتر لە شۆڕشی گەرانی ئێراندا بەشدار بن و بۆ هەموو شێوە خەڵاتێکی شۆڕژێرانە دژی ڕژیمی شا خۆیان ئامادە بکەن. دووهەم تێکخستنی ئەندامان و کادرەکانی حزب و دامەزراندنی پەیوەندی تەشکیلاتی لە نێو ڕێکخراوەکانی حزبیدا بە کەرک وەرگرتن لە هەرومەرجی لەباری پێکهاتوو پەیوەندیەک کە لە ماوەی 25 ساڵ خەڵاتی نهێنیدا زۆر جار تێکخسترا. ئەم دوو ئەرکەش هەرچەند بەرەوبەری حزب درەنگ جوراوە بەباشی دێبێکات. سەرکەوتنی شۆڕشی ئێران وەکو حاڵێکی لەباری پێوەنەی بۆ پەرئەستاندنی خەباتی لە مێژینەی گەلی کورد تێکەنی. ئەو هێزە مەزنە شۆڕژێرە کە لە جەرگی کۆمەڵی کوردەواریدا شاردراو بووە و حزبی ئێمە زۆر جار گرنگبوونی باس دەکرد، بەڵام کەم کەس تەنانەت کەم هێزی ئێراندا بڕوای کردبوو خۆیان بەباشی لە هاتە مەیدانی مەحەبات. کوردستانی ئێران یەکپارچە بوو وەک دووتنەوە، گەلی چەند میلیۆنی کورد بۆ جوڵانەوە هات. دەیان و سەدان هەزار کەس لەژێر ئاڵای شعارەکانی حزبی دێمۆکراتی کوردستانی ئێران کۆبوونەوە. لە یەکەم خۆپیشەندانی حزب کە لە ڕۆژی 11 ڕەشەمە واتە 19 ڕۆژ پاش سەرکەوتنی شۆڕشی ئێران لە ستادیۆنی شاری مەهاباد تێکهات، تر لە 100,000 کەس بەشدار بوون کە لە هەموو ناوچەکانی کوردستانەوە هات. جوڵانەوەی ملی دێمۆکراتی بە خێرایی سەرانسەری کوردستانی داکرد. ئیمپێریالیزم و کۆنەپەرستی هەراسان بوو و هەر لە سەرەتای ساڵی 1358 واتە 40 ڕۆژ پاش سەرکەوتنی شۆڕش نەورۆزی خوێناویان لە شاری سنەفێک هێنا کە بوو بەهۆی کوشتاری خەڵکی بێدفاع و وێرانیەکی زۆر. لە پاشان لە مانگی بانەمەند شەری نەغەدەیان دژی حزبی دێمۆکرات ساز کرد کە دیار بوو پێشتر پیلانەکەی لەلایەن دوژمنانی گەلی کوردەوە داڕێژرا بوو. ڕوون بوو کە ئاخوندە کۆنەپەرستەکانی دەسەڵاتدار خەریکن شەرێکی گەورە لە کوردستان ساز بکەن کە تێکەڵچوونەکانی سرە و نەغەدە هەدیا سەرەتای ئەم شەرە. نەهۆشدارەکانی حزبی ئێمە نەسەفەرەکانی هەیەتی بەرەوبەری حزب بۆ لای خوێنی و بازرگان نەیانتوانی ڕێژیمی خوێنی بێنە سەرەوە کە دەست لە ڕێبازی شەرخوازانە و سەرکوتکەرانەی بزووترەوەی دێمۆکراتی هەڵگرت. حزبی دێمۆکرات هەر لە سەرەتاوە بە حەق هەستیەوە کرد کە کاربەدەستانی رێژیم دژی داخوازەڕەوەکانی خەڵکی کوردستانن و تەنانەت ئامادەنین هەبوونی گەلی کورد لە ئێراندا بەڕەسمی بنان. گۆیا حزبی ئێمە لە مانگی خاکەرێوەی 1358 داوای لە خەڵکی کوردستان کرد کە لە دەنگدان بە کۆماری ئیسلامیدا بەشداری نەکەن و لە پاشان دەنگیان بە قانونی ئەساسی کۆماری ئیسلامیش نەدا. خۆمینی هەروە خۆی بۆ زەربەوەشاندنی دوایی بە حزبی دێمۆکرات